بابەتەکەی من کە سوودی مانگی ڕەمەزانە بۆ تاک و کۆمەڵگە پێم خۆشە چەند بابەتێک باس کەم و دوای بێمە سەر جەنابتان کە بە دڵنیایی و هەر کەس لە ئێوە کۆمنت و قسە و مداخەلەی خۆتانی. خاڵی یەکەم بە ڕۆژووبوون کە دەڵێن سوودی هەیە بۆ تاک و کۆمەڵگە لە ڕووی تەندروستی و سوودی هەیە. ئێمە بێتاممان کردووە خەریکی خواردنین. بڕۆ بازارە هەرایەکە کەس بە کەسەوە نییە. هەروە حاجی کەریم و سێ عەلاقەی بردووە توش ئینزلاق بوو ئەوەنەی لە خۆی بار کردووە هەر خەریکی خواردنین. بڕۆ هەر دوکانێک کە داخرێت ئەڵێ چی بیکە بە خواردن کوردە بۆرە هەر ئەخوا. کتێبخانە داخرێڵە چی بیکە بە خواردن پەکت ناکە. تۆ دوکانێکت داناوە هی مۆسیقایە و هیچ شتێکی خۆشە ئەگەر بازارت نەبوو بیکە بە خواردن پەکت ناکە. دوکانێکت داناوە بۆ نمەسەن ئیشی دیزاین و تەرتیبات ئەگەر ئیشت نەبوو بیکە بە خواردن بەرناکەوێت پورەمەنیج و باجیافتا و لە بەیانی و تایوارە گڤەی دێ هەر یەکەی دێ سێ عەلاقە و چوار عەلاقەی لێ پڕەکەواتە میلەتێکی بخۆرین. میلەتێکی هەنی ڕقم ئەدەن هی ئەوە نییە لە مەجلیسا باسی کەم چەند تەن ڕۆژانە چەند تەن خواردن دێ بۆ عەلوەی سلێمانی چەند تەن خواردن دێ بۆ عەلوەی بۆ نەچەمچەماڵ یان ڕانێ یان هەولێر بە لۆری جارانە قاتیلە و مەقتورە ئاوا درێژ لەم سەر بۆ ئەو سەر 20 تەن و 15 تەن و 12 لێ کردو دایەک لە قوربانم بابێ بەش ناکە تا سعات 12 بەرمان ناگرێ بە قوربانە باهین دروست نەبێ ئازمە دروست نەبێ ئازمە تۆر ئەگەر مۆز و پرتەقاڵ و بۆ نمونە مەسەرەن گۆشت نەمێنێ بێت چی ئەزمەیەک دروست بێ هەرایەکە لە سلێمانیە خۆمان هەمووی ناو واقعەکەین خۆ ئەوە حەقیقەتە ئەبێ دانی پیا بنێن هەفتەیەک لە ناو بازارە بۆ نمونە مەسەرەن گۆشت و شت لا بدە ناڵێم لەوەچ ئیزرا بکرێ برادێ باسی گوتیە خەڵکە حەقی خواردنی لێ بگریتەوە ئەگەر نەقەت ئیزراب ناکات بڕوات بێ 100 ساڵی تر ئەم دەسەڵاتە بیانێنێ و بیبا بەزم ئیزراب ناکەن خواردنیان لێ بگرەوە ئەگەر خەڵکەمووی نهاتە سەر جادە نیە بۆ خواردنەکە دێت سەرەکەی هەروە باجیافتا و حاجی کەریمە دێتە سەر جادەگەڵە قبوڵی ناکەم یعنی چی دوکان و بازارمان لێ داخرا و عەلوەمان لێ داخرا کەواتە ئەمە بەڕاستی هەڵەیەکی زۆر گەورەیە بۆ خۆشمان و بۆ کۆمەڵگا ئێمە میلەتێکین خەریکی خواردنین نەمان و تۆ میلەتەکانی تر ناخۆن نەشمان و تو ئێمە نەخۆین و نشمان و تۆ بەڵام لە بەحەتی خۆی زیاتر ئێوە بڕۆن تەحەدا دەکەم و ئەو بەڕێزانی کە سەیری بەرنامەکانمانەکەن لە دەروەی وڵات من بە حکمی خوێندن و دراسە زۆر وڵات و مەملەکەت گەڕام باوەڕ ناکەم هیچ سفرەیەک بە قەد سفرەی شەرق الئەوسەط بە تایبەتی کورد قەڵەباڵغ بێ ئێستا بە تایبەتی کە تۆزە دنیا باش بۆ سێ چوار جۆر خواردن نەبێت لەسەر سفرەکەڵێ حەیامان چوو پیاوەکە هەروە کاڵێ حەیامت برد سومعەمەت شکان ڕووم نایە سەر بەرزکەمەوە ئەمە چ یەک جۆر شتەی کردو دەی خوددا شاهیدە لێرەوە ڕێز و خۆشەویستیم بۆی هەیە لە مالیزیا لەگەڵ سێ چوار برادەرە لە ماڵێک دەعوەت بووینە هەموو دەعوەتەکە کڕینی پێتزایەک بووە و لەگەڵ هەنی عەسیرە شەربەت پێتزاکەی پارچە پارچە کرد یەکی پارچەیەکی دا پێمان و لەگەڵ شەربەتێک بخۆ ئەوەیە یەک جەومان هەبووە شەبەکەت فول بوو ئەڵێ لە چوار ئەستێرە دانیشتین بۆ ئەوێ خۆش بوو بۆ چکە دوای وابن ئەگەر ئێمە گەر یەکێک شارەزان نەبین تەجروبەم نەبووایە وتم کابرا سوکاتیم پێکە ئەم کابرا ئیهانەی پێکردوین تۆریەکێک بێ بۆ ماڵەت و 2 ڕۆژ پێشەوە تەلەفۆنی بۆ تەماتی سوورەکایی بۆ بکە ئەگەر لە ژیانیا سەلامی لێ کردی حەقتە قسە بکەڵێت 2 ڕۆژ هێنای و بردی وتی وەرە دوای تەماتی بۆ سوور کردمەوە ئەم وەزع قبوڵ ناکەمە بێ بەسەریەوە نەچێ جا خوا بکە هەڕەشەت لێ نەکا خوا بکە پۆستت لێ نەکا کەواتە ئەتێ بڵێ چی دکتۆر ئەمێ بە هەمومانەوە ئێمە باسی پەروەردە دەکەین ئێمە دەبێ ئیش لەسەر ئەوە بکەین یعنی تۆ کابرا 400,000 موچەیەتی زۆرینەی بۆ خواردنە ساڵ دێ و ئەڕوا بودجەیەکی دانە ناو بۆ کتێب بودجەیەکی دانە ناو بۆ گەشتێکی زانستی بودجەیەکی دانە ناوە بۆ تەماشاکردنی فلیمێکی دۆکیمنتاری ساڵ دێ و ئەڕوا لە شاری سلێمانیە بودجەیەکی دیاری نەکردەوە بۆ سەیکردنی فلیمێک لە ڕێی سینەماوە لە ڕێی شانۆوە ساڵ دێ و ئەڕوا بودجەیەکی دانە ناو بۆ سەردانکردنی هەولێر یان سلێمانی بۆ پێشانگایەک بەڵام ئەڵێ پارە بەرناگرێ هەرچەند ئەەکەم تاو 600 700 400 500 800 بەردەوام بڕۆ سەلاجەکە پڕە و بەردەوام بڕۆ بنکڕەکە و منجەڵەکە و ئەوە کەواتە خاڵی یەکەم ڕەمەزان فرسەتە بەڵام تێکی نەدەین نیمەڕۆ نان ناخۆین بەس ئێوارە سفرەکە هەم دیسانەوە نەی ڕێژین نیمەڕۆ چایمان نەخوارد بەس ئێوارە بە کیلۆ لوقمە قازی دانەنین ئێمە بۆ معلوماتی جەنابتان بەڕێزان ئێوەش پێم وایە متفقن لەگەڵمە ڕەمەزان بۆیە دانرا بۆی ژەمێکمان بۆ بگەڕێتەوە ئێمە نەک قەرزار بارش بینەوە
ئەم ژەمە بۆ بگەڕێتەوە، ئەم ژەمە بگەڕێتەوە لە خۆم و ئەم ژەمە بگەڕێتەوە بۆ فەقیر و هەژار. ئێمە گەر لە کوردستانە بۆ نمونە مەسەرەن بڵین 100,000 ماڵین، ئەگەر هەموو ڕەمەزان من ماڵی من وەکو ماڵی بەختیار 30 ژەمم بۆ بگەڕێتەوە، ژەمەکەی ئێوارەش هەر وەکو ژەمی جاران تۆزێ کەمیان زیاد بێ، کەواتە من 30 ژەمم بۆ گەڕایەوە، کەواتە ئەگەر 100,000 ماڵ بین زەربی 30 کە بزانە چەند هەزار ژەم ئەگەڕێتەوە بۆ فەقیر و هەژار و نەدار.